بینەرانی کورسات نیوز هەر سەبارەت بە هاتنی وەفدی باڵای سەربازی سوپای عێراق بۆ خورماتووە کۆبوونەوەی لەگەڵ فەرماندە و بەرپرسانی باڵای سوپای هێزی پێشمەرگی کوردستان بۆ مەبەستی هەمانگی زیاتر سەبارەت بە ئەو بۆشایی ئەمنیی کە هەیە لە نێوان سوپا و هەروەها هێزی پێشمەرگی کوردستان گفتوگوی زیاترەکەین لەگەڵ بەڕێز عەمید ڕوکن عادل جەبار نوێنەری وەزارەتی پێشمەرگە لە ئۆپراسیۆن هاوبەشەکانی عێراق کە ستەوخۆی لە بەغدا لەگەڵمانە. کاک عادلم کاتت باش دیارە کۆبوونەوەکەی فەرماندە باڵاکانی سوپای عێراق لەگەڵ هێزی پێشمەرگی کوردستان سەبارەت بە جارێکی دیکە هەماهەنگی بۆ لە نێوان هێزی پێشمەرگی کوردستان و سوپای عێراق لە ڕووی سەربازی لە ڕووی هەواڵگری. ئەم هەمانگیە لە ڕابردووش هەبووە، ئێستا ئەتوانین بڵین ئاستی هەمانگیەکە ئەخەنە ئاستێکی باڵاترەوە یا بڕیاری چیتانە لەو کۆبوونەوەیە؟ منای خی گەورە و میهرەبان، سەڵاو لە جەنابەت، سەڵاو لە بینەرانی کورسات نیوز. سەرلەبایانی ئەمڕۆ ئێمە وەفدێک بەڕێکەوتین لە فەرماندەیی ئۆپراسیۆنەکانی هاوبەش لە کۆمەڵی ئەفسەری باڵا پێکاتبوو سەردانی مەقەر مسەیتەری دووس خورماتومان کرد، لەوێ لەگەڵ لیوا ڕوکن جاسم پێشوازی لێمان کرد. دوایەوە سەردانی میحوەرەکانی هێزی پێشمەرگەمان کرد لە میحوەری سێ لەلایەنی فەرماندەی محور لیوا کاکەمەند و فەرماندەی لیواکان و ئەفسەرە باڵەکانی ئەو محوەرە پێشوازیەکی گەرمان لێکرا و لەوێ دانیشتنیەکی تێروتەسەل کرا و وەکو پێشتر کە هەماهەنگی و هاوبەشی هەبووە لە هەموو کارەکان لە هەر ئۆپراسیۆنێک ئەنجام بدرێن کارێکی سەربازی. ئەمڕۆژ دیارە هەر بۆ تونند و تۆڵکردنی ئەو پەیوەندیانە ئێمە سەردانی ئەوێمان کرد و هەم هەندێک ڕاگەیاندن دیارە پێشتر بەڵاوی کردبەوە گوایە هێزی عێراقی بەنیازن هێرش بکەنە سەر سەنگەرەکانی پێشمەرگا یان جم و جولیان نەبێ بۆ سەر سەنگەری پێشمەرگا. ئێمە ویستمان ئەو دەنگۆیە پوچەڵ بکەینەوە کە ئەوە دوورە لە ڕاستیەکان ئارام بە و هیچ بەڵێ بە تاکید ئێمە لەگەڵ فەرماندەکانە دانیشتێکی گەنموگوڕمان کرد و بیرۆڕاکان ئاڵوگۆڕ کرایەوە چونکە ئێمە پێشتر هەمانگی و هاوبەشی هەیە لە نێوان سوپای عێراقی و هێزی پێشمەرگا. هەر عملیەک ئەنجام بدرێ دەبێت لایەنی بەرامبەر ئاگادار بکرێتەوە یان دەبێت بە هاوبەشی ئەنجام بدرێ لەو ناوچانەی کە پێوترێ جێبایەخی هاوبەش مناطق الاهتمام المشترك. باشە کە ئەو هەمانگیە هەیە جەنابی عەمید ڕوکن کاک عادل، یعنی بۆچی ناوبەناو ئەم هێرش و کردەوە تیرۆریستیانە ڕووەدا؟ بۆشایە ئەمنیەکە یعنی ڕاستە بەرپرس لە پاراستنی سوپای عێراق و هێزی پێشمەرگی کوردستانە، بەڵام کە هەمانگی هەیە بۆچی ئەو بۆشایی ئەمنیە فراوانە بێ هەندێک جار؟ خۆی ئەو بۆشای ئەمنیانە لە دوای 16 ئۆکتۆبەر دیارە بۆشایەکی ئەمنی دروست بووە لە نێوان هێزی پێشمەرگە و لە نێوان سوپای عێراقی. لە هەندێک سەنگەرەکان هەیە بەربەڵاوترە لە هەندێک شوێنیشەیە کەمترە. ئەو شوێنانی کە بۆشایی ئەمنی تێدایە هەندێک جار تیرۆریستان ئەوانیان بە فرسەت وەرگردووە بۆی کاری تیرۆریستی تێدا ئەنجام بدەن. بەڵام لەو کاتانی کە هەمانگی و هاوبەشی و هاوکاری هەیە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقی دیارە چەند ئۆپراسیۆنێک ئەنجام درا دەتوانین بڵێن ئەو ناوچانە ئێستا زۆر ئارامە یان دەتوانین بڵێن لە دەڕووی مەترسی و مەترسیەکانی زۆر کەم بووەتەوە، چونکە ئەگەر بڵین تیرۆریستان لەو ناوچانە هەر بە یەکجاری بوونیان نەماوە شتێکی ئەگەر ما بێتی شتێکی کەم ماوە ئەویش ناکاتە مەترسی لەسەر ناوچەکە و لەبەرەوەی زانیاری هەواڵگری بە بەردەوامی ئاڵوگۆڕەکرێ لە نێوانی فەرماندە مەیدانیەکان و سوود بە یەکتی یەگەێنن. بەڕێز کاک عادل لە ماوەکانی ڕابردوو ینی کە مەترسی گروپە تیرۆریستیەکانەوە بە تایبەتی داعش فراوانە بوو لەو بۆشایە ئەمنیانە، ینی ئۆپراسیۆنی سەربازی ئەنجامدرا بە هاوبەشی لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق. لێسادا هیچ هەمانگیەک هەیە بۆی ئۆپراسیۆنێکی سەربازی نوێ ئەنجام بدرێ بۆ کێوماڵکردنی ئەو ناوچانە؟ دیارە ئەو ئۆپراسیۆنانی کە ئەنجام بدرێ پێشتر کۆبوونەوەی لەسەرەکرێ و ئەو کۆبوونانەیش هەندێک جار لە بەغدا کراوە. وەفدی وەزارەتی پێشمەرگە سەردانی فەرماندەی ئۆپراسیۆنی هاوبەشی کردووە یان بە پێچەوانەوە فەرماندەی ئۆپراسیۆنی هاوبەش سەردانی وەزارەتی پێشمەرگەی کردووە. ئەم هەمانگیە پێشتر هەبوو و ڕۆژ بە ڕۆژ دیارە بەرەو پێشەواچێ و بەردەوامی زیاترە. ئەمیش دەگەڕێتەوە یعنی بڵین ئەوەی کە زیاتر تاکیدی لێ کاتەوە جەنابی وەزیری پێشمەرگە بە بایەخ وەریگردووە کە ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ فەرماندەی ئۆپراسیۆنەکانی هاوبەش
زۆر تند و تۆڵ بێ هەروەها ئەفسەرە باڵەکان لە ناو وەزارەت پێشمەرگا سەرۆکی ئەرکان و ئەفسەرە باڵەکانی تر هەمیشە جەخت لەسەرەوەکەنەوە و لەگەڵ ئێمەیە ڕاوێژەکەن بۆ ئەوی بە بەردەوامی ئێمە لەگەڵ وەکو کە ئێمە نیۆنەری وەزارەتی پێشمەرگەین لە فەرماندەی ئۆپراسیۆنەکان هەمیشە پەیوەندیەکان دوتون تۆڵ بێت و ئەو کۆبنەوانە بەردەوام بێت دیارە و کۆبنەوانی کە دەکرێت لە ئەنجامی ئەوە پلاندانرێ بۆ ئەوەی ئۆپراسیۆن ئەنجام بدرێت لەو ناوچانی کە پێویستن ئەو ناوچانەیش کە بۆشایی ئەمنین دیارە هەندێک جار مەترسی تێرۆریستانی تێدا ڕوو بدا لەو شوێنانە ئۆپراسیۆنەکان ئەنجام بدرێت. باشە لە ڕابردوو ینی هەمانجی وەکو جەنابش دامەژەت پێدا فراوان هەبوو و تونند و تۆڵ هەبوو لە ئێستاژە بڕیار دراوە کەم هەمانگیانە پتەوتر بکرێت بەڵام ینی بەدەر لە سوپای عراق لە ناوچە ینی سنووریەکانی نێوان هێزی پێشمەرگی کوردستان و سوپای عراقدا هەندێک هێزی دیکەش هەن ئەم هێزانە هیچ کات ڕێگر بوون یاخود لەمپەریان دروست کردووە لە نێوانی هێزی پێشمەرگی کوردستان و سوپای عراق بۆی کە هەمانجەکانیان پتەو نەبێت ئەو هێزانەی هەیە لە هەر سنووریەکە بێ دیارە لە ئەوانە سنووری بڵێن بۆ نمونە لە کەرکک مەقڕی مسەیتەری قیادی عملیاتی کەرکک هەیە لە دووس فورمات و مەقڕی مسەیتەری دووس فورمات و هەیە هەر هێزیە هەبێ لەوێ بە هەموو ڕەنگەکان و بە هەموو بابەتەکانیەوە سەر بەو بارەگایە دەبن فەرمان لەوێ وەردەگرن و ئەوانش فەرمان لەکوێ وەردەگرن لە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی هاوبەش لە بەغدا یعنی هیچ کەسێک لەو جێگایانە سربەخۆ هەنگاوێک نانە یان کارێکی سەربازی ناکە یان ئۆپراسیۆنەکە ناکە ئللا دەبێت بگەڕێتەوە بۆ فەرماندەی ئۆپراسیۆنەکانی هاوبەش لە بەغدا دیارە وەکو جەنابەت ئامەشەت پێ کرد ئەو هێزانە بابەتی چەند هێزێکەیە شورتەی اتحادی لێیە بڵێن ڕەدی سەریع هەیە لەوێ هێزی حەجی شعبی لێیە لەو سنووران بەڵام هەمویان سەر بەکوێن سەر بە فەرماندەیەکانی خۆیانن لە لای ئەوانەوە فەرمان وەردەگرن و سەربەخۆ کاری سەربازی ئەنجام نادن. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابی ئامێد ڕوکن عادەت جەبار نوێنەری وەزارەتی پێشمەرگە لە ئۆپراسیۆن هاوبەشەکانی عێراق کە ڕاستەخۆ لە بەغداوە لەگەڵمان بوو. سپاس.